بە کورتی و بە پوختی محاڵی هێنایە چۆک 1 ملیۆن دەنگ پیرۆز بێت بەڕاستی و دروستی بە جوهد و ماندووبوون و هیلاکی و شەونخونی هاتووەتە دی بە تایبەتی سەرۆکی حکومەت ئەوەی بە کورتی و بە پوختی محاڵی هێنایە چۆک چونکە بەڕاستی هەرێمی کوردستان لەناو ئەو هەموو قەیرانێ و لەناو ئەو هەموو دژایەتی و لەناو ئەو هەموو مەشاکیلانی کە تایە بوو توانی زۆرترین پرۆژە بۆ هەرێمی کوردستان جێبەجێکە بە کارەبای 24 سەعاتی پرۆژەی ڕووناکی بە ئاوی فریاکەوتنی خێرای هەولێر بە ڕێگەوبان بە خزمەتگوزاری بە هەموو ئەو پرۆژانەی کە لە کابینی نوێی داکرا جێدەستی جەنابی سەرۆکی حکوومەتی پێوە دیار بوو و دڵنیا بە خەڵکی هەرێمی کوردستان پاداشتەکەیانی پێدانەوە و بۆیە داواکارین ئەبێت ئەم ملیۆنە دەنگە بێتە دەستپێک کە لە هەڵبژاردنەکانیدا هاتووە کە لە کابینەکانیدا هاتووە زیاتر خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێ بە تایبەتی شاری سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و گەرمیان.